سەگەکان دەتوانن لە مەبەستەکانی مرۆڤ تێبگەن؟ ئایا ڕەفتار و هەڵس و کەوتە جیاوازەکانی مرۆڤ جیا دەکەنەوە؟ ئایا بەخێوکردنی سەگ لە ئیسلام ڕێگە پێدراوە یاخود نا؟ بەپێی توێژینەوەیە کە کۆلێژی پزیشکی ڤێرتێرنەری زانکۆی ڤیەنا لە نەمسا ئەنجامی داوە، سەگەکان دەتوانن لە خواست و مەبەستەکانی مرۆڤ تێبگەن و توانای ئەویان هەیە ڕەفتار و هەڵس و کەوتە جیاوازەکانی مرۆڤ جیا بکەنەوە و لەوەش تێدەگەن کە ئایا ئەو کەسەی نزیکیان دەبێتەوە مەبەستی ئازاردانیانی هەیە یاخۆ دیاریان لەگەڵ دەکات. لە توێژینەوەکەدا تاقیکردنەوە لەسەر 96 سەگی جیاواز کراوە و لە ڕێگەی پێدانی خواردنەوە هەڵسەنگاندن بۆ جوڵەکانیان کراوە. لە ئەنجامدا دەرکەوتووە کاتێک بۆ گاڵتە پێکردن و خەڵەتاندن خواردن بۆ سەگەکان ڕادەگیرێت، جوڵەی کلکیان جیاوازە لەو کاتێک کە بەڕاستی خواردنیان پێدەدرێت. لە تاقیکردنەوەکاندا 8 کامێرا لە گۆشەی جیاوازەوە بۆ تۆمارکردنی جوڵە و کاردانەوەی سەگەکان بەکارهاتووە و زانایان گەیشتوونەتە ئەو ئەنجامەی سەگەکان دەتوانن مەبەستەکانی مرۆڤ بخوێننەوە و دەزانن ڕازگۆن لە هەڵس و کەوتەکانیاندا. لە ڕیوایەت و گێڕانەوەی بەسەرهاتەکانیش بە شێوەیەکی خراپ باسی سەگ دەکرێت. هەندێک دەڵێن سەگ لەکوێ هەبێ فریشتەکان ناچنە ئەو شوێنە، هەندێکی تریش دەڵێن سەگ گڵاوە و هەر کەسێک دەستی لێ بدات دەبێت گڵاوی خۆی دەرکات. هەندێکی تر دەڵێن یەکێک لە نیشانەکانی شەوی قەدر ئەوەیە کە سەگ تێیدا نەوەڕێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە قورئانی پیرۆزدا بە نمونەیەکی باش باسی سەگی یارانی ئەشکەوت کراوە کە یاوەری هاوڕێ موسڵمانەکانی کردووە بۆ ئەشکەوتەکە و هەر لەگەڵ ئەوانیشدا مردووە.